ئەندامانی بەڕێزی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیدا پرۆژەی لامەرکەزی ئیداری و دارایی پارێزگاکە پەسەند کراو بڕاردرا پرۆژەکە ڕەوانەی ئەنجومەنی وەزیران یارێن بکرێت ماوەی مانگێک بۆ جێبەجێکردنی دابنرێت. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ئەگەر کار بە لامەرکەزی ئیداری بکرێت پارێزگاکان دەستکراوەتر دەبن بۆ چارەسەرکردنی بەشێک لەو قەیران و کێشانەی کابەرۆکی پارێزگاکانی گرتووە. ئەم پرۆژەیە جارێکی تر پێشکەشی حکوومەتتی هەرێمی کوردستانەکەین یعنی بە دەوڵەمەنی جاری شرێ نێرینەوە بۆ حکوومەتتی هەرێمی کوردستان بۆی حکوومەتتی هەرێمی کوردستان بتوانێت بڕیاری لەسەر بدا بۆ ئەوەی پارێزگای سلێمانی بتوانێت بە پێی سیستەمی لامەرکەزی ئیدارەی پارێزگای سلێمانی و ئیدارەی ڕاپەڕێن و گەرمیان بەرێتە ڕێوە و ئێمە دڵنیاین حکوومەتتی هەرێمی کوردستان لە دوایە دەستخۆشی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیەکە ئەگەر ئەو پرۆژەیە پەسەند کا بچێتە بواری جێبەجێکردنەوە. ماوەی زیاتر لە 2 ساڵە پارێزگای سلێمانی بۆ باشتر ڕایکردنی کاروباری هاوڵاتیانی پارێزگاکە داوا دەکات دەسەڵاتی لامەرکەزی ئیداری پێ بدرێت، بەڵام تاکو ئێستا وەڵامی داواکاریەکەی نەدراوەتەوە. پێشتر پرۆژەکە لەلایەن ئاسۆ فەرەیدون پارێزگاری پێشووی سلێمانی خرایە بەردەستی ئەنجومەنی وەزیرانی هەرێم. لا نوێترین ئەنگاویشدا لەبەر گرنگی پرۆژەکە جارێکی تر ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرۆژەیەکی نوێی ئامادە کردو و بڕیارە بۆ جێبەجێکردنی بیخاتە بەردەست حکوومەتتی هەرێمی کوردستان. ڕێکەوزێکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فراکسیۆنی یەکێتی کە خاوەنی پرۆژەکەی دەڵێت هیچ بیانوێک بۆ جێبەجێکردنی پرۆژەکە لە ئارادا نابینن. بەرژی سیاسی بۆ دوورێ نارەکانی پرۆژەکە تۆمەتی سیاسی دەنە پاڵۆکو جێبەجێکردنی یان جاکردنەوەی هەرێمی سلێمانی جاکردنەوەی هەرێمی سەربەخۆ بە هیچ جۆرێکە هەموو ئەمانە ڕەتەکەینەوە بگرە تەنیا پێدانی دەسەڵاتی زیاترە بۆی هاوڵاتی لەگەڵ دەسەڵاتێکی خۆی ئاسوود دەبێت. خزمەتگوزاری باشەکە ڕۆتینات کەمەکاتەوە هاوڵاتی ئاسووداکە متماناژێڕێتەوە بۆ هاوڵاتی بە دەسەڵاتەکە. ئەنجومەنی وەزیران بە سیستەمی لامەرکەزی کارکە بەشێک لە دەسەڵاتەکانی بدا بە پارێزگارەکان لە پێناوی ئەوەی دادپەروەری تێدا بەرجەستە بێت، چونکە ئەو دەسەڵاتە مەرکەزیەی کە هەیە نادادپەروەری دروست کردووە بەشێک لە پارێزگارەکان دەسەڵاتی زیاتریان هەیە لەوانی کە بنمونە پارێزگاری هەولێر و دۆک دەسەڵاتی سەرفکردنی 50 ملیۆن دیناری مباشری هەیە، بەڵام پارێزگاری هەولێر و پەڵەبجە و سلەیمانی ئەم دەسەڵاتیان نییە و دەسەڵاتیان لێوەرگیراوەتەوە. لە بەشێکی تری کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیدا باپەی ڕێکەوتنێک کە پێشتر لە نێوان هەر سێلایەنی سۆسیالیست و شوعی و زەحمەتکێشان داکراوە سەرۆکی لیستی هاوپەیمانی نیشتیمانی لە حیزبی سۆسیالیستەوە ڕادەستی کاندیدی حیزبی شوعی کرا. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.